سڵاوی خوای گەورەتان لێبێ پێتان شاد بوومەوە لە بەرنامەی دیمەن سپۆرت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵی ئەم هەفتەیە لەگەڵم بن. دوایین زانیاریەکان لەسەر گواستنەوەی ئارنۆت لە لیڤەرپولەوە بۆ ڕیال مەدرید. پێشبینی دەکرێت ئەلێکساندر ئارنۆت گرێبەستەکەی لەگەڵ لیڤەرپول نوێ نەکاتەوە. ڕۆژنامەی فوتبۆل ڕایگەیاند ئارنۆت ناوێت گرێبەستەکەی لەگەڵ لیڤەرپول نوێ بکاتەوە و دەوێت تاوەکو کۆتایی ئەم وەرزە لەگەڵ لیڤەرپول بەردەوام بێ و دواتر یانەکە بەجێ بهێڵێ. بە گوێرەی زانیاریەکانی پێگە بەریتانیەکە ڕیال مەدرید هەموو هەوڵێکی بۆ گواستنەوەی ئارنۆت دەست پێ کردووە و جود بێلوگهام بە بزوێنەری گواستنەوەکە دادەندرێت. تاوەکو ئێستا چارەنووسی ئارنۆت یەکلایی نەبووتەوە، هەرچەندە چەند میلیایەکی بەریتانی باز لە پێشکەشکردنی ئۆفەرێکی گەورە بە یاریزانە ئینگلیزیەکە دەکەن، بەڵام هیچ شتێک پشتڕاست نەکراوەتەوە. ئارنۆت 321 یاری لەگەڵ لیڤەرپول کردووە، خاوەنی 19 گۆڵ و 83 ئەسیستە بە یەکێک لە باشترین بەرگریکارەکانی ئێستای جیهان دادەندرێت. ڕۆژنامەی فوتبۆل ئەوەی دووپات کردەوە لیڤەرپول وەڵامی کۆتایی ئارنۆتی بۆمانەوە وەرنەگرتووە، بۆیە فرۆشتنی لە بازاری گواستنەوەی زستانەدا ئەگەرێکی کراوەیە تاوەکو لە هاوینی داهاتوو بە خۆڕایی دەستبەرداری نەبێت. لەلایەکی دیکەوە لیڤەرپول کار لەسەر نوێکردنەوەی گرێبەستەکانی محەممەد سەلاح و ڤێرجل ڤان دایک دەدات، ئەوانیش بە هەمان شێوە گرێبەستەکەیان لە هاوینی داهاتوو بەسەر دەچێت. لە ئێستادا یانەی ڕیال مەدرید پێویستێکی تەواوی بە ئەلێکساندر ئارنۆت هەیە بەهۆی پێکانی درێژخانی کارڤەخاڵ و نەبوونی جێگرەوەیەکی باش لە ڕیال مەدرید. یانەی بەرشلۆنەی ئیسپانی لە نێو یاریگای سانتیاگۆ برنابیۆ ڕیال مەدریدی بە خاک سپارد. بارشلۆنا بە سەرکردایەتی هانزی فلێکی ئەڵمانی بەردەوامە لەسەر ئاستە بەرز و ئەنجامە باشەکانی و ئەم جارە سەرکەوتنێکی گەورەی بەسەر ڕیال مەدریدی ڕکابەریدا بەدەست هێنا و بارشلۆنا لە گەڕی 11می لالیگادا لە یاری کلاسیکۆدا لەسەر یاریگای سانتیاگۆ برنابیۆ لە ڕیال مەدریدی بردەوە و بە 3 خاڵ یاریەکە گەڕاوە بۆ کەتەلۆنیا. نیوەی یەکەم کە ڕیال مەدرید تێیدا باڵە دەستر بوو بە ئەنجامێکی سپی بەبێ گۆڵ کۆتایی هات. لە نیوەی دووەمدا بەرشلۆنەیەکی تەواو جیاواز بە دیارکەوت و بە هەموو شێوەیە کۆنتڕۆلی یاریگای دەکرد. ڕۆبەرت لیڤاندۆڤسکی تەنیا 9 خولەکی پێویست بوو بۆ ئەوەی تۆڕی ڕیال مەدرید بەهەژێنێت. دوای تەنیا 2 خولەک هەمان یاریزان بۆ جاری دووەم تۆڕی گۆڵی ڕیال مەدریدی هەژاند. دوام 2 گۆڵە کارلۆ ئەنشیلۆتی ڕاهێنەر ڕیال مەدرید چەند گۆڕانکاریەکی کرد بە هیوای چارەسەرکردنی دۆخەکە، بەڵام ئەوە باشای ڕانەگرت و لە خولەکی 77 لامین یاماڵی تەمەن 17 ساڵ گۆڵی سێمی بەرشلۆنەی تۆمار کرد. دواتر ڕافینەی بەرازیلی ڕازی نەبوو بەبێ ئەوەی گۆڵ بکات لە یاریگا بچێتە دەرەوە و لە خولەکی 84 گۆڵی چوارەمی بەرشلۆنەی تۆمار کرد و یاریەکە بە ئەنجامی 4 گۆڵ بە 0 لە بەرژەوەندی تیپی میوان کۆتایی هات. بەهۆی برنەوەی بەرشلۆنا لە یانەی شاهانەی ڕیال مەدرید لە ئێستادا بەرشلۆنا لە پلەی یەکەمی لالیگادایە و خاوەنی 30 خاڵە و 6 خاڵ لە پێشی ڕیال مەدریدەوەیە کە لە پلەی دووەمەوە دێن. لامین یامانی گەنجی تەمەن 17 ساڵان باشترین یانەی جیهان دیاری دەکات. لامین یامال پێی وایە ئێستا بەرشلۆنە باشترین یانەی جیهانە، ئەمەش دوای برنەوەی یاری کلاسیکۆی 4-0 بەرامبەر ڕیال مەدرید. لیڤاندۆڤسکی 2 گۆڵ، ڕافینیا گۆڵێک و یامالیش گۆڵێک لە یاریەکەیدا تۆماریان کرد. ئەمەش گەشتبینی و متمانەیەکی زۆری لە نێو یاریزانەکانی بەرشلۆنە دروست کردووە. یامالی تەمەن 17 ساڵان لەبارەی دۆخی ئێستا یانەکە دەڵێت پێم وایە ئێستا بەرشلۆنە باشترین یانەی جیهانە. دەیانگوت ئێمە تەنیا لە یانە ئاساییەکان دەبینەوە،
بەڵام ئەوەتە بە ئەنجامی 4 گۆڵ بە 0 لە ناو یاریگای سانتیاگۆ برنابیۆ لە ڕیال مەدریدمان بردەوە. ئەوەمان سەلمات دەتوانین لە هەر یانەیەک ببینەوە. بەرشلۆنا لە کۆی چواردە یاری ئەم وەرزە سەرجەم پاڵەوانیەتیەکان تەنیا 2 یاری دۆڕاندووە. یاماڵ یەکێکە لە دیارترین یاریزانەکانی ئەم وەرزەی بەرشلۆنا 6 گۆڵ و 7 ئەسیستی لە چواردە یاریدا هەیە. بەرشلۆنا هەموو یاریە قورسیەکانی تێپەڕاند هەم لە چامپیۆنز لیگ و هەمیش لە خولی ئیسپانی و یاری داهاتووی بەرامبەر ئیسپانیۆنا لە خولی لالیگای ئیسپانی و یاریزانەکانی بەرشلۆنا و تەواوی دەستەی هەندەرانی یانەی بەرشلۆنا متمانەیەکی تەواویان بە ئاستی یانەکە هەیە. یانەی بەرشلۆنەی ئیسپانی پاداشتی کاپتنەکەی دەداتەوە دوایەوەی کە ڕافینیا لەم وەرزە توانی ئاستێکی تەواو نایە پێشکەش بە یانەی بەرشلۆنە و هەندەرانی بەرشلۆنە بکات بۆیە یانەی بەرشلۆنە بڕیاریدا کەوا پاداشتی ڕافینای بەرازیلی بکاتەوە. پێش دەستپێکی وەرزەکە پلەی هەڵگرتنی قۆڵبەندی کاپتنی لە باشای یەکەم بۆ تێرشتیگن بوو، پاشان ئاراخۆ و ئینجا دیۆنگ و دواتریش بۆ ڕافینیا بوو. بەڵام پێکانی ئەوانەی پێشتر دەرفەتیدا بە یاریزانە بەرازیلەکە ببێت بە کاپتنی یەکەم و ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرێت. ڕافینیا کە دووەم وەرزێتی لەگەڵ یانەی بەرشلۆنا لەژێر سەرپەرشتی چاڤی هێرناندەس چارەنووسی نزیک بوو لە جێهێشتنی یانەکە، بەڵام لەگەڵ هاتنی هانزی فلێک توانیویەتی خۆی وەک سوپەرستارێکی کەتەلۆنیەکان بناسێنێت. بە جۆرێک لە 11 یاری خولی ئیسپانیدا 6 گۆڵ و 6 ئەسیست و لە چامپیۆنز لیگش لە 3 یاریدا 4 گۆڵ و ئەسیستێکی هەیە. ئەو ئاستەی ڕافینیا وای لایەنەکە کردووە پاداشتێکی تایبەتی بدەنەوە. بە گوێرەی زانیاریەکانی ئاسی ئیسپانی لە بەرشلۆنا بڕوایەک هەیە کە نوێکردنەوەی گرێبەستەکەی ڕافینیا ڕوودەدات. ئەوە لە کاتێکدایە گرێبەستی ئێستای تا ساڵی 2027 دەخایەنێت. بەوەش هێرشبەرەکەی سامبا زۆر لەو ماوە زیاتر دەمێنێتەوە کەوا لە سەردەمی چاڤی بۆی دانرا بوو. لە ئێستادا ڕافینیای بەرازیلی تەمەنی 28 ساڵە و یاریزانی سەرەکی یانەی بەرشلۆنە و ئەستێرەیەکی دیاری ئەم یانەیەیە. تەمەنی 28 ساڵە و باگەری نوێکردنەوەی چەند ساڵی داهات و تەمەنی دەگات بە 30 ساڵ. بەڵام ئەو ئاستە بەرزێکە ئێستا پێشکەشی دەکات یانەی بەرشلۆنەی ڕازی کردووە کەوا خەڵاتی بکەن و بۆندەکەی هێشتان بۆ درێژ بکەنەوە زیاتر لەو بۆندەی کەوا بۆی دیاریکرا بوو لە ساڵی 2027. دوایەوە ئەنجامە خراپەی کە لە یاری کلاسیکۆ بینیمان لە یانەی ڕیال مەدرید لە ناو یاریگای خۆیدا ڤینیسیۆس یەکەم پەیامی خۆی دەربارەی کلاسیکۆ بڵاو کردەوە. یاریزانانی ڕیال مەدرید بێدەنجیان هەڵبژاردووە پاش شکستە گەورەکەی کلاسیکۆ، بەڵام ئەم شەو ڤینیسیۆس پەیامێکی بڵاو کردەوە بە دەر لە قسەکردن لەسەر یاریەکە. لە شەوانی ڕابردوو ڕیال مەدرید لە شکستێکی مێژوویدا لە ناو سانتیاگۆ برنابیۆ بە ئەنجامی 4 گۆڵ بە 0 دۆڕا بە بەرشلۆنا. تەواوی یاریزانەکانی مەدرید پاش ئەو یاریە هیچ لێدوانێکیان نەدا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بێدەنگ بوون. ڤینیسیۆس لە تۆڕی ئێکس پەیامێکی بڵاو کردەوە بۆ پشتیوانیکردنی یاریزانە ڕەشپێستەکانی بەرشلۆنا پاش ئەوەی دووچاری ڕەگەزپەرستی هاتن لە کلاسیکۆ. ڤینیسیۆس نووسیوێتی ئەو سوکایەتی ڕەگەزپەرستیانی دوێنێ لە برنابیۆ ڕوویاندا جێگەی داخن. هیچ جێگەیەک بۆ ئەو تامبارانە نین لە کۆمەڵگەی ئێمەدا و پشتیوانی تەواوی یاماڵ ئەنسۆ فاتی و ڕافینا دەکەم. دڵنیام مەدرید و پۆلیس هەموو شتێک دەکەن بۆ دۆزینەوە و سزادانی ئەو کەسانەی کەوا ئەم کارە ئەنجام دەدەن. هاوکات لێدوانەکەی ڤینیسیۆس دوای ئەوە هات ڕیال مەدرید و لالیگا بەیاننامەی فەرمی خۆیان لەو بارەی بڵاو کردەوە و ئیدانەی ڕووداوەکانیان کرد. ئەوەی جێگەی باسە یەکێک لەو کێشانەی کە لە ئیسپانیادا بەردەوام دووبارە دەبێتەوە و کۆتایی پێنەهاتووە و لە چەند ساڵی ڕابردوودا بینیومانە کێشەی ڕەگەزپەرستیە بەرامبەر ئەو یاریزانە ڕەشپێستانەی کەوا ئاستێکی بەرز یاخود ئاستێکی نزم پێشکەش دەکەن.
هەمیشە ئەو کێشەیە هەبووە وەجگە لە خولی ئیسپانی و لە چەند خولی تریش هەبووە بۆیە هەمیشە وڵاتانی ئەوروپا و بە تەواوەتی جیهان کار لەسەر ئەوە دەکەن کە ئەو شتە لە ناو دڵی خەڵکیدا نەهێنن و ڕەگەزپەرستی بەکارێکی ناشرین لە تەواوی ئەوروپا و جیهان لە قەڵەم دەدرێت و ئەو کەسانە تووشی سزای یاسایی دەبنەوە کەوا هوتافی ڕەگەزپەرستی بڵاو دەکەنەوە و دەنجیان دێت لە ناو جەماوەر و هەندەرانی تۆپی پێ. یانەی ئەنتەر میلان و یۆڤانتۆس شەوێکی ئەفسوناویان بەڕێ کرد. هەفتەی نوێمی خولی ئیتاڵی ڕووداوێکی مێژوویی تێدا بوو بەڕووبەڕووبوونەوەی یانەی ئەنتەر میلان و یۆڤانتۆس لە یاری لوتکەی خولەکەدا. یاریگای میتازی تایبەت بە ئەنتەر کۆکەرەوەی نێوان نێرازۆی و خانمە پیرەکە بوو کە هەریەکەیان بە 4 گۆڵ تۆڕی یەکتریان بەسەر کردەوە. لەو کەرنەڤاڵەی گۆڵەکەدا خاوەن ماڵ لە خولەکی 15 بەلێدانی سزا دەست پێشخەری کرد و یۆڤی بە 2 گۆڵ وەڵامی دانەوە. پاشان ئەنتەر 3 گۆڵی دیکەی کردەوە و یاریەکە تا خولەکی 71 لە بەرژەوەندی یانەکەی شاری میلانۆ بوو. لەوێدا کەنان یەڵدزی تورکی قسەی کرد و ئەنجامی نزیک کردەوە و دواتر لە خولەکی 82 سەرکەوتنەکەی لە ڕکابەرەکەیان تێکدا و بە یەکی خاڵێ بۆ هەردوو لە یاریەکە کۆتایی هات. میدیای ئیتاڵیەکان ئەوان وەک ڕووداوێکی پێشتر تۆمار نەکراو لە مێژووی هەردوو زلهێزەکە وەسف کرد. بە جۆرێک بە پێی داتاکانی پێگەی ترانسفێر مارکێت لە 239 ڕوبەڕووبوونەوەی فەرمی نێوانیان هیچ جارێک بەو ئەنجامە یەکسان. یانە سعودیەکان لە ئێستادا پارەیەکی خەیاڵیان ئامادە کردووە بۆ یاریزانێکی خولی ئینگلیزی پریمەر لیگ. سەرچاوەیەکی ئیسپانی خواستی سعودیەکانی بۆ ئەستێرەیەکی پریمەر لیگ ئاشکرا کرد لەگەڵ ئەو بڕە پارە خەیاڵیە کە دەیانەوێت لە پێناویدا خەرجی بکەن. محەممەد قودوس کە لە پێگەی ناوەڕاستی هێرشبەری یاری دەکات لە وەتەی لە هاوینی ساڵی 2023ەوە لە ئەیاکسەوە ڕووی کردوتە وێست هەم ئینگلیزی لەگەڵ یانە لەندەنیەکە بەردەوامە لە پیشاندانی ئاستێکی تەواو بەرچاو بۆش بۆتە جێ سەرنجی یانە گەورەکان. ئێستا سعودیەکانیش بە بڕەپارەیەکی خەیاڵی دەیانەوێت بچنە کچێبڕچێکەوە بە گوێری زاریانیەکانی پێگەی فیچاخێسی ئیسپانی. بربرسانی خولی سعودی بڕی 100 ملیۆن یوڕۆیان ئامادە کردووە بۆ ڕازیکردنی وێست هەم و خودی یاریزانەکە کە تەمەنی 24 ساڵە کە ئەوەش بڕەپارەیەکە محەممەد قودوس دەکات بە گرانبەهاترین یاریزانی خولی ئینگلیزی بۆ دەرەوەی خولەکە. ئەوەی جێگەی باسە محەممەد قودس لە ساڵی 2023 کاتێککە پەیوەندی با وێست هەمی ئینگلیزیەوە کرد تەنیا بە بڕی 40 ملیۆن یۆڕۆ بوو. لە ئێستادا محەممەد قودس لە پێگەی سەرەکی یانەکەدایە و ئاستێکی تەواو نایاب پێشکەش دەکات. سلۆت و ئارتێدا دوای یەکسانبوونی لیڤەرپول و ئەرسناڵ چیان گوت؟ سلۆت دڵخۆشی خۆی دەربڕی سەبارەت بەوەی خاڵێکیان بەدەستهێناوە و ئارتێتاش دەڵێ ئێمە هێشتا زیندوین. پاش یەکسانبوونیان لەگەڵ ئەرسناڵ سلۆتی ڕاهێنەری لیڤەرپول ڕایگەیاند یاریەکی قورسیان ئەنجامداوە و خۆشحاڵن توانیویانە بە خاڵێکەوە لە یاریەکە بێنە دەرەوە. سلۆت بە شێوەیەکی ڕەخنەگرانە باسی لەوەش کرد پێشتر دەیانوت لە پریمەر لیگ یاری ئاسان بوونی نییە. لە ئێستادا دەڵێن لیڤەرپول یاریەکانی سەرەتای ئاسان بووە. جەختی لەسەر ئەوەش کردەوە ئەگەر هەر یانەیەک بێوێت یانەیەکی بەهێز و گەورە بێت پێویستە یاریزانی بە کوالیتی هەبێت. ئەوانیش لە پێکاتەکەیاندا ئەو جۆرە یاریزانیان هەیە. لەلایەکی تریشەوە ئارتێتاوتی زۆر شانازی بە تیپەکەمەوە دەکەم بە تایبەت بەو دۆخەی ئێستا تێداین. ڕەنگە نەتوانن بیهێنە پێش چاوتان کە چەندە قورسە لە تایمی یەکەمدا باڵا دەست بووین و دەبوو گۆڵی زیاترمان تۆمار بکردایە. هەفتەی ڕابردوو تەواوی کامێراکان و تەواوی چاوی بینەران لەسەر خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا بوو. ئەوەی کە سەیر بوو کە چاوەڕێنە دەکرد ڕیمۆنتادەکەی ڕیال مەدرید بوو بەرامبەر دۆرتمۆندی ئەڵمانی کە لە جێمی یەکەمدا دۆرتمۆند بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە 0 یاریگای بەجێهێشت. لە ئافتایمی دووەمدا لە جێمی دووەمدا ڕیال مەدرید گەڕاوە نێو یاریگا و توانی 5 گۆڵ تۆمار بکات لە ناو تۆڕی یانەی دۆرتمۆندی ئەڵمانی و یاریەکەی لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێهێنا.
ئەوەی کە پێشبینی نەدەکرا ئاستەنایەبەکەی بەرشلۆنە بوو بەرامبەر بایرنمونخی ئەڵمانی. لە ساڵانی ڕابردوو هەمیشە بینیومانە کە بایرنمونخ هەمیشە باڵا دەست بوو لە چامپیۆنز لیگ بەرامبەر یانە ئیسپانەکان و بە تایبەتی بەرشلۆنە. بەڵام بەرشلۆنەی ئەمساڵ بە سەرکردایەتی هانزی فلێک تەواو جیاواز بوو. هانزی فلێک توانی بە تەڵەی ئۆفساید بە تەواوەتی کۆنتڕۆلی یاریگای خۆی بکات و بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بایرنمونخی ئەڵمانی بباتەوە. ئەو گرەیە کە فلێک لە سەردەمی خۆی لە بایرنمونخ بەرامبەر بەرشلۆنە دروستی کردبوو توانی لەو یاریەدا بیکاتەوە و بەرشلۆنەیەکی بەهێز بێنێتە ناو چامپیۆنز لیگەوە. For everyone who was with Barca, it was an unbelievable match, and yeah, we are very happy. I'm happy with the team because we in the first half after our goal we suffered a little bit, and Bayern was really good at this moment. But after 1-1 we came back, and this is what I can say. I'm very proud about this situation because. We came back, we are proud, we believe in that, what we want to do, and also with ball possession. دوای بەردەوامی برنەوەکانی یانەی بەرشلۆنەی ئیسپانی لە خولی لالیگای ئیسپانی لە ئێستادا بەرشلۆنە لە پلەی یەکەمە و خاوەنی 30 خاڵە و لە دوای ئەو یانەی ڕیال مەدرید دێ بە کۆکردنەوەی 24 خاڵ. لە ئێستادا لە خولی ئینگلیزی مانچستەر بۆ کۆکردنەوەی 23 خاڵ لە پلەی یەکەمی خولی ئینگلیزیە و لە دوای ئەو لیڤەرپول خاوەنی 22 خاڵە و لە دوای ئەو یانەی ئەرسناڵ خاوەنی 18 خاڵە و پلەی سێمی گرتووە. یەکێک لە تەوەڕەکانی بەرنامەی دیمەن سپۆرت بریتیە لە پرسیار و لە وەڵامە ڕاستەکان کۆمەڵێک کەس بوون بە خاوەنی خەڵات. بابێکەوە بینەری ئەم تەوەرە بین. السلام عليكم. السلام عليكم بخير بك. متابعي توباني دكي؟ طبعا وبيولي ايش كان متابعه بكين. يعني معلومات باشا. معلوماتك ما لي هي بهن. باشا او بسيارة مالتي اگر زانيت او دبيت خاوني خلاط. بله. او ياري زانه چیه؟ سرتا ل باير ليفركوزن بوا، دوای چوتا تشيلسي، دوایش استاکه یاری زانی ارسنال. ارسنال. آسان کاری وشتانه. والله آسان کاری استاکه لا سررمه هرج برا. هرج برا. شتش كأسان كارت إيش لو زيادة أسانتر سولاتك هر سولاتك ألمانيا لو أسانتر نيتاوا أزو سند سند جوابي بدي مثلا دو جوابم دي دو جواب إيش كم لبي كذا شيء قرأوا بمولر يك والله ميترد ما مولر لا بايرن ميونخ يستا بايرن ميونخ إلا قردنا هافيرتس تأكيدي لا هي ببروي خم دبيان مولر يعني هافيرتس بس هافيرتس زيادة دبي أو بيكن تاو دست خوش والله ما كدر أستبي خاوني خلاص مرزي سباس هذاك مرزي أو يا ريزانا من هي لريال مدريد بود 2016 دوای دورتموند دوای دووبارە هاتەوە ڕیال مەدرید دواتر ئەنتەر میلان ئێستا یاریزانی پاریسا پاریس سان ژێرمان سەرەتا یاریزانی ریال بۆ دوایەتە دورتموند دوای دیسان گەڕاوەتەوە ریال دوای ئەنتەر میلان دوای پاریس شەرەف حەکیمی تاکیدی بەڵێ یاریزانی کام هەڵبژاردە ئەشرەف حەکیمی بژاردەی مەغریب تا وەڵامەکەت ڕاستە سپاس ئەو پێکاتەیەمان هەیە باشە ئەم پێکهاتەیە کامە هەڵبژاردەیە سەلەنەوە دیارە گۆچەکەی ئیڤەرتۆنە ئەڤەرتۆن ئینگلتەرایە ئینگلتەرا بەڵێ ناوی کامە یاریزان دەزانیت لەوانە والکەر لە مانستیە لە باڵی ڕاست بێرنگهام لە ڕیال مەدریدە ئەوە لە ناوەڕاستە فۆدۆن لە فیل فودین بەڵێ لە مانستیە بەخوا لە باری من خود چێسی شەیتی ئەوە شیان دیفاع ستۆنز بەڵێ ستۆنز والکەری ئەوەشی هەیە ئەوەی ماستی والکەر یاریزانی چێلسی بەڵێ بەڵێ لە مانچستەری لە ئارسنالی شەیتی
ئەوە ژێرزانەکە ئەرسلان ڕاستە بەڵێ دەست خۆش وڵامەکەت ڕاستە ئەو یاریزانەمان هەیە ساڵی 2007 لە بەنفیکا بووە دوای ڕیال مەدریت مانچستەر یونایتد پاریس یۆڤانتۆس بەنفیکا ئێستا لە بەنفیکایە بۆ چێندەری ئەو یاریزانە ئەگەر بڵێم هیچ وڵاتە چیە کەشف دەبیتن ینی پرسیارەکە ئاسانە ئاسان کارێکمان لێ بکە ئاسانکاری خاوەنی مۆندیالیشە لە ڕیال بووە دوای چتە مانچستەر پاریس یۆڤانتس بەنفیکا ئەوە دیماریایە تاکیدی بەڵێ دیماریایە خاوەنی مۆندیالیشە لەگەڵ وڵاتی ئەرجەنتین تەواو بۆ خۆت هاندەری کام ڕیال بەڵێ ئەی هەڵبژاردە هەڵبژاردەش فەڕەنسا فەڕەنسا دەست خۆش بێت بوێ خاوەنی خەڵات هاوڵەکانی ئەم هەفتەم پێشکەشکردم ڕێز و سڵام بفەرمونون تا و کۆفتەیەتر بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ